سیستەمی پاشەکەوتی موچەی فەرمانبەران لە کاتێکدا بڕیاری لێدرا کە نرخی نەوت دابەزینی بەخۆیەوە بینی ئەوەش بوو بە بیانووی حکوومەتی هەرێم کۆمەڵێک بڕیار دەربکات لەوانەش پەیڕەوکردنی سیستەمی پاشەکەوتی موچەی فەرمانبەران و زیادکردنی باج و ڕەسومات لەسەر هاوڵاتی و لە بەرامبەر جێبەجێکردنی کارە ئیداریەکان لە دوای ئەم بڕیارانەش چەندین خۆپیشاندان و ناڕەزایەتی ئەنجام دران بەڵام حکوومەت گوێی بۆ هیچ لەو داواکاریانە نەگرت بەشێک لە فەرمانبەرانیش دەڵێن ماوەی دەوامکردنیان وەک خۆیەتی و موچەکانیشیان تەنها بە شێوەیەکی ڕەمزی ماوەتەوە کە ناتوانن بژێوی ژیانیان پێدا بین بکەن. ئەم لە ملیۆنێک و 500ەوە ئێستا حالیان 400 وەردەگرن 400 بەشی تم ناکە هەبەشیادە تم ناکە بەخوای دسمە داوامی کامش هەموو ڕۆژش خەفارەی شەوی دەگرین خەساتمانی شەو پێشتر خەفارەمانە بوو ئێستا خەفارەشمان نادەنێ خەفارەی دەگرین ئەمە بە بەلاش ئێستا حالیان ئەو پاشەکەوتە مالۆ بگەڕێنەوە موچەماوە چی خۆی لێ بێتەوە دەستخستنە ناو بەرچی کارمەند و دەستخستنە هاوڵاتی موچە لێ دەرینانەوە لە زەرفێکی ئەوهایە بەڕاستی کاریگەری زۆری لەسەر کارمەندی کردی کارمەندمان هەبوو کرێکاری کردووە لە بۆی بژێوی ژیانی مان و مندارەکەی بەجێبێنێ حکوومەت دەبێت ئەو ڕێژەیە بگۆڕێ و نسبەیەک بکا و حەلێک بۆ ئەو کارە بمێنێتەوە ئەگەر ئێمە دەمانەیە ببین بە دەوڵەت ئەگەر ئێمە دەمانەوێت حکوومەت دابنێن دەبی مستەقبەلی کار و هەلی کار لە بۆ هەموو کارمەندەکان دەست بەکارکەن. ئەندامێکی پەرلەمانیش دەڵێت حکوومەتی هەرێم بڕیارێکی دەرکرد کە نایاساییە و ڕاستەوخۆ ژیانی هاوڵاتیانی قورس کردووە هاوکات دەشڵێت لە ئێستادا نرخی نەوت بەرز بۆتەوە و داهاتە ناوخۆیەکانیش خەزێنەیەکی پڕپارەن بۆ حکوومەت بەڵام سیستەمی پاشەکەوتکردن تا ئێستا وەک خۆیەتی کە دەبوو چاوی پێدا بخشێندرێتەوە. بۆ 2 ساڵ دەچێت بە بڕیارێکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانەوە سیستەمی پاشەکەوتکردنی موچە هاتەکایەوە بەداخەوەی کردکە دۆخی کارمەندان و فەرمانبەرانی هەرێمی کوردستان و هاوڵاتیانیش کاریگەرێکی قورسیان لەسەر دروست بوو بەهۆی ئەو قەیرانەوە کەوای کردووە ژیانی هاوڵاتیان سەختتر بێ حکوومەتی هەرێمی کوردستان ئێستا هیچ بیانیۆکی لەبەردەستدانە بۆ ئەوەی کە دۆخی فەرمانبەران و کارمەندان چاک نەکات بەتایبەتی ئێستا نرخی نەوت بەرزتر بۆتەوە دواتر ئەو باجە زۆرەی کە لە دام و دەستگاکان لە کۆی ئەو خەڵکانە کەوری دەگرێت کەوای کردو داهاتێکی یەکجار زۆر کۆ بکاتەوە. حکوومەتی هەرێم بەرامبەر 170 سەربەخۆ نەوت دەفرۆشێت و هەندێکیش دەڵێن ڕێژەکە زۆر لەوە زیاترە و لەلایەکی تریش لە داهاتی ناوەخۆیی گوژمەیەکی خەیاڵی دەست دەکەوێت بەڵام هۆکارەکەی نازاندرێت ئایا بۆچی قەیرانەکە بەردەوامی هەیە و بۆچی موچەی فەرمانبەران دەبڕدرێت و بۆچی پرۆژەکان وەستێنراون و پارەکە بۆ کوێ دەڕوات هەندێک لە شارەزایان پێیان وایە هۆکارەکەی سیاسیە و بۆ شکاندنی یەکتری حیزبەکانە پسپۆرانی ئابووریش دەڵێن هەردوو هێزی دەسەڵات خەریکی خۆ دەوڵەمەندکردن و پارەیەکی خەزنکراوی زۆریان هەیە و زۆربەی جاریش لە کاتی هەڵبژاردنەکان بۆ بەرژەوەندی خۆیان دەیخەنە کار. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.